بە خۆشگوزەرانی هاوڵاتیانی عێراقی بریکارنامەی پەرەپێدانی حکوومەتی ئەمریکا پڕۆژەی هاوکاریکردنی هاوڵاتیانی عێراقی بەرچاوگرت و لە کۆنگرێکی فرەواندا و بە ئامادەبوونی باڵوێزی ئەمریکا و جێگیری وەزیری دارایی و پلاندانان باسی ئەم پرۆژەیان کرد. ئەم یارمەتیانە تایبەت نییە بە ئاوەدانکردنەوەی عێراق، بەڵام یارمەتی حکوومەتە ناوخۆییەکان دەدات بۆ ئەوەی خزمەتگوزاری باشتر پێشکەش بکەن، بە تایبەتی لە کەرتی ئاو و ڕیسایکلیندا بۆ هەموو دانیشتوان، بە تایبەت لەو ناوچانەی کە لە پرۆسەی ئاوەدانکردنەوەدان دوای ئەو کاولکاریانەی داعش بەسەری هێنان. ئەم هاوکاریانە دەتوانێت یارمەتی دەربێت بە هەمان شێوە لە ناوچەکانی تریش. جێگیری وەزیری دارایی عێراقی دامەزراندنی نووسینگەی پەرەپێدان و ئاوەدانکردنەوەی لە بەغدا بە هەنگاوێکی گرنگ لە قەڵامدا و ڕووناچی خستە سەر پەیوەندیە گرنگەکانی نێوان عێراق و ئەمریکا. کردنەوەی نووسینگەی پەرەپێدان لە بەغدا تەواوکارێکە بۆ کارەکانی بریکارنامەی پەرەپێدانی نێودەوڵەتی حکوومەتی ئەمریکاییە. ئەم بریکارنامەیە پەیوەندێکی تەو ساز دەکات و ئەتوانم بڵێم ئەمە استراتیژێکی ڕاستەقینەیە. تۆران موفتی ڕێخەری پەیوەندی پارێزگاکانی عێراق تیشتی خستە سەر بەرنامەی پەرەپێدان و هاوکاری حکوومەتی ئەمریکا بۆ عێراق کرد. لە ڕاستیدا ماوەیە کە ئێمە لە چەندین بواردا دەست بەکار بوون و بۆ هاوکاریکردنی خزمەتگوزاریەکانی پارێزگاکان و پرۆژەکانی نزیکی ساڵێکە لە سەری بەردەوامین. ئەم پرۆژانەش بە بەردی بناغی پێوەرەکانی نامەرکەزی لە قەڵەم دەدەین. لەو کاتەی کە عێراق لاپەڕەیەکی نوێ پاش داعش هەڵدەداتەوە، حکوومەتی ئەمریکا وەک کارێکی مرۆڤایەتی لایەنێکی بەرنامەی هاوکاریکردنی عێراق لە ئەستۆ گرتووە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.